لۆمۆندی فەڕەنسی ڕۆژکاوانە ترامپ بە فاشیست ناودەبات. ماوەیەکە دۆناڵد ترامپ گەڕاوەتەوە سەر دەسەڵاتی سەرۆکایەتی ئەمریکا و چەندین بڕیاری جۆرە و جۆری دەرکردو کە ئەو بڕیارانە جۆرێک بیرکردنەوەی جیاوازیان لای خەڵکی جیهان دروست کردووە. جگەل لە وڵاتانی دیکە هەر لە خودی ئەمریکا خەڵکانێک پێیان وایە کە ئەم بڕیارانەی ترامپ جۆرێکی نوێی فاشیزمە و هەر دەگەڕێتەوە سەر مۆدێلی کۆنی فاشیزم و زەقکردنەوەی نەتەوەیەکی دیاریکراوە. پرسەکان لەم ماوەیەدا زۆر وروژێنراوە. بە جۆرێک هەر لەم بارەیەوە ڕۆژنامەی لۆمۆندی فەڕەنسی لە شیکردنەوەیەکی نوێدا نیگەرانی خوڵی لە لێکچوونەکانی نێوان سیاسەتەکانی ئیدارەی نوێی ئەمریکا و مۆدێلی سیاسی فاشیزم دەربڕیوە. ئەم راپۆرتەی لۆمۆندا کە لەلایەن فیلیپ بێرنارد سەرنووسەری ڕۆژنامەی لۆمۆندەوە نووسراوە بە ئاماژەدان بە ڕۆمانی پیلان دژی ئەمریکای فیلیپ ڕۆت و هەڵوەستەکانی ئەم دواییانەی ئیدارەی ترامپ سەبارەت بە پرسە جۆرە و جۆرەکان باس لەوە دەکات کە چەند هەفتەیەک لە سەرۆکایەتی دۆناڵد ترامپ بەستبووە بۆ ئەوەی کابوسەکەی ئەمریکا کە لە هەنگاونان بەرەو فاشیزم پەلە دەکات ڕاستیە نوێیەکان ئاشکرا بکات و تامی واقعێکی تاڵ بدات. راپۆرتەکە بە ئاماژەدان بە بۆچوونی شارەزایانی پێشەنگ لە مێژووی فاشیزم لەوانە ڕۆبەرت پاکستن و ئۆلیڤەر مانۆنی وەرگێڕی ماین کامپی هیتلەر تیشک دەخاتە سەر لێکچوونی زمانەوانی و ڕەفتاری نێوان سیاسەتەکانی ترامپ و ڕژیمە فاشیستەکان. مانۆنی بە جەختکردنەوە لەسەر توخمەکانی وەکو ناتەبایی لە قسەکردن، زۆر سادەکردنەوە و بەڵێنی پاکردنەوە لە گوتاری ترامپدا هۆشداری دەدات لەوەی ئیدارەی ترامپ بەرجەستەی فاشیزمی ئەمریکیە و هەرچەندە مێژوو خۆی دووبارە ناکاتەوە، بەڵام لێکچوونەکان دەتوانن کاریگەریان بن لە پشت تێگەیشتن لە ڕاستیەکان و ناردنی ئاماژای ئاگادارکردنەوە. راپۆرتەکەی لۆمۆندی فەڕەنسی هەرای فاشیستی ترامپی زەق کردوتەوە و چاوەڕوان دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا کەسانێکی زیاتر لەم بارەیەوە قسە بکەن، هەروەها بۆتە هۆی هەرایەک لەناو خەڵکی وڵاتانی جیهاندا.